کادێت جموجۆڵ و مەترسیەکانی پاشماوەکانی داعش لە سنووری کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە زیاتر دەبێت و لە ماوەی یەک مانگدا زیاتر لە 40 جار هێرشی جۆراوجۆریان بۆ سەر هێزە عێراقیەکان ئەنجام داوە. پەرلەمانتارێکی عێراقیش بە پێویستی دەزانێت حکومەتی عێراقی کە مەلەفی ئەمنی ناوچەکەی لە ژێر دەستە پلانی تۆکمەتری هەبێت بۆ پاراستنی ئاسایشی شارەکە. پێویستە حکومەتی عێراقی بێتە سەرخەت و چەند جارێکش ئاگدار کراونەتەوە بە نووسرا و بە بەیاننامە لە ڕێگای لژنەی ئەمن و دیفاعەوە لەسەر جەم ئەو حەوادسانەی کە لە سنووری داقوق لە سنووری دبس لەو شۆنانە کە ڕوویداوە ئاگدار کراونەتەوە خۆیان ئەزان، بەڵام ئەو هێزەی کە لێرەیە بە تاکید لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە ناتوانێت کۆنتترۆلی ئەم سنوور فراوانەی کە زیاتر کە ئەتوانم بڵێم کەرکووک هەتاکو ئەگاتە مووسڵ و تکلیتی ژەم سنوورانە بەشێکی زۆری تەماس بووە لەگەڵ هێزەکانی داعشەوە ئێستش تا ئێستا ماونەوەی ئێمە ئەزانین. جموجۆڵەکانی داعش لە دوای ئەوە دێت هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە نەماون و هەمانگیش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی نییە. ئەمە جگە لە مەترسی شانە نووسوەکانی داعش لە ناو شار و کەمپەکانی لەیلان کە دەیان خێزانی داعشی تیا دانیشتەجێن. خۆی بەڕاستی وەکو مەترسیەکە مەترسیێکی جدی لەسەر کەرکووک هەیە. ئەویش ئەتوانین وەکو جەنابەت باس کرد بە دوو شێوەیە. شێوەیەکیان ئەوەی ئەو شێوە جەبهەیەی کە پارتیزانیەی چەکدارە تیرۆریستەکانی داعش لە ناوچەکانی باشوور و ڕۆژاوای کەرکووک لە سنووری داقوقەوە تا ئەسوڕێتەوە بەرەو سنووری دبس ئەمانە بە بەردەوامی چاڵاکییان هەیە هێزی چەکدارین. بەشی دووەمیشیان کە بەشی ناو باڵێن ناو شارە کە بە شانە نووسەکان ناوزەنەکرێ. من دەتوانم ئەوت پێ بڵێم کە مەترسیەکە لە هەردوو لا مەترسی جدین، بە تایبەتی ئەو مەترسی کە ئەو ئەوانەی کە پیانەوترێت شانەی نووسوو. ئێمە ئەزانین ئێستاکە چواردەوری کەرکووک بە تایبەتی تەنێراوە بە ئەو کەسانەی کە پێشووتر لە ڕێخستنەکانی داعش کاریان کردووە بە بەردەوامی کەمپەکانمان هەیە، کەمپەکان کە بە بەردەوامی خەڵکیان بە ئارەزوی خۆیان دێن و ئەڕۆن و من ماوەی ئیشم شتیا کردو ئەزانم کە سەتانەوەتی ئەو خەڵکانەی ئێستا لە مخێمەکاندا ئەنیشن کەسانی چەکداری داعش بوون یاخود لە ڕێخستنەکانی داعش کاریان کردو یاخود کە سوکاری ئەو کەسانن کە لە ڕێخستنەکانی داعش کاریان کردووە. ماوەی چەند ڕۆژێکە وێڕای قەدەغەی هاتوچۆ سەرجەم هێزە ئەمنیەکانی کەرکووک خراونەتە ئامادە باشیەوە. ئەمەش دوای دەستگیرکردنی ئەمیرێکی داعش لە گەڕەکی ڕەحیم ئاوای شارەکە دێت کە بۆتە سەرچاوەیەکی باش بۆ هێزە ئەمنیەکان و تا ئێستاش لە ناو شاری کەرکووک دەیان کەس بە گومانی پەیوەندی بە شانە نووسەکانی داعشەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.